بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، بەرنامەی دوانگەی خەڵک بەرنامەیەکی ئەتوانین بڵین نیمچە سیاسیە و هەروەها کۆمەڵایەتیە و بەرنمەیەکە باز لە تەواوی ئەو کێشاناکە کە بەرەوکی خەڵکیان گرتووە، کێشەکان سیاسی بن، ئابووری بن یاخود کۆمەڵایەتی بن. لە ئێستادا خەڵکی هەرێمی کوردستان بەدەست کۆمەڵێک قەیرانەوە ئەناڵێنن، هەر لە قەیرانی نەوت و بەنزین و کەمی ئاو و کەمی کارەبا و خراپی ڕێگەوبانەکان و بڕینی دەرماڵەی قوتابیان و خستنە بارقورسایی خستنە سەر هاوڵاتیان لە ڕووی باج و دەرامەت و ئەوانەوە و هەروەها حاڵەتێک دروست بووە کە خەڵک بێئومێد بووە لەم حکوومەت و دەسەڵاتە. یەکێک لەو قەیرانانەی کە ئەمڕۆ باسی لێوە ئەکەین ئەویش پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنیە لە هەرێمی کوردستان. ساڵانێکە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێم وەستاوە یاخود وەستێنراوە. پێکەوە قسە لەسەر ئەم تەوەرەکەین، هەڵبەتە لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، توانن پەیوەندیمان پێوە بکەن، ڕاو تێبینی و سەرنجی خۆتان لەسەر ئەم تەوەرە بخەنە ڕوو و من ئەو کۆمنتانەی کە هاتوون بۆ ئەم تەوەرە خەمە خزمەتی ئێوەی ئازیز. هەڵبەتە کۆمنتەکان دوو بەشن، بەشێکیان قابلی خوێندنەوە و خستنە سەر شاشەن، بەشەکەی تریان ڕەنگە گونجاو نەبێ، جا تەشیری تیابێ، پەرژینێکی قایم بێ لە ڕووتان جنێوی تیابێ یان ناوزڕاندنی تیابێ یان هەر حاڵەتێکی تری تیابێ، ئێمە ئەیان سڕینەوە و پێویست ناکان نەبی خوێنینەوە نەبیان خەینە سەر شاشە. ئاشنا عەلی ئەڵێ لەبەر ئەوەی کەس غیرەتی نەماوە داوای مافی خۆی بکە، شۆڕژ ئەیوب ئەڵێ چونکە حکوومەتی هەرێم هیچ پلان و بەرنامەیەکی نییە. ئاوات بورهان ئەڵێ بە بڕوای من دوو هۆکارە، لە یەکەمیان پەیوەندی بە بێپلانی حکوومەتەوە هەیە، دووەمیان پەیوەندی بە فەرمانبەرانی مەدەنیەوە هەیە کە لەسەر داواکاریەکانیان بێدەنگن. هەروەها ڕێبوار کاروان ئەڵێ حکوومەتی دوو بنەماڵە لەبەر وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار ئاگان لە میلەت نەماوە. پێشڕەو عەلی ئەڵێ هیوادارین وەک چۆن بۆ پلەی سەربازیەکان پلە سەربازەکان دەستی پێکردوێتەوە فەرمانبەرانی مەدەنیش بگرێتەوە. مەحموود ئیبراهیم ئەڵێ بەپێی یاسای عێراقی بێت هەموو 5 ساڵ جارێک ئەبێت پلەبەرزکردنەوە هەبێت، بەڵام بەداخەوە تەواو پژوێ خراوە. قاسم محەممەد ئەڵێ بێپلانی حکوومەت و بێدەنگی فەرمانبەرانە و هیچی تر. پشتیوان عومەر ئەڵێ بەداخەوە لە ساڵی 2016 ڕاگیراوە تا ئێستا کاری لەسەر نەکراوە. شکار کەماڵ ئەڵێ کاربەدەستانی حکوومەت لەبەر پڕکردنی گیرفانیان ئاگان لە فەرمانبەران نەماوە. سامان عوسمانیش ئەڵێ پلەبەرزکردنەوەی چی بۆ حکوومەت ئەو هەموو هاوڵاتیە هەژار و بێدەرەتانە هەیە، هیچ هەڵوێستی هەیە تا لەسەر پلەبەرزکردنەوە هەڵوێستی هەبێ؟ ئەمە بەشێک بوو لە کۆمنتەکان. ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێوەی بەڕێزە گوازرێتەوە، توانن لێوە بینەر و بیسەرمان بن، هەم لەوێشەوە کۆمنت بنووسن، تەمان گونجاو بۆی خوێنینەوە. بەڕێزان، ئەچمە لای پەیوەندی یەکەم لە دهۆکەوە. کاک محمود، کاک محمود گیان باشی چاوەکەم مۆفەق بی، فەرموو. بەداخەوە ئەم هەرێمە بە ئەم ملەتی ئەم هەرێمە هەموو بە بێغیرەتمان داخوازی مافەکانتان ناکەنەوە، ئەترسن لە ئەم دەساتە. بابە گیان لە کوێ ترسی؟ ڕاتبەکەی قەتع کراوە، نیم کراوە، نازە لە کوێ دەترسی؟ عەمر یەکە و خوا یەکە. ئەگەر لە خوا بترسن هیچ کوێ دەترە، بەڵام لە هەندێک عەبدێکی بە گونەهکار و زوڵم و زۆر بکات لە کوێ دەترسن؟ مامەستا گیان. بەڵێ گیان، بەڵێ وایە. باشە کاک محمود، ئەتوانین بڵین حکوومەت بە مەبەست ئەو پلەبەرزکردنەوەی ناکە؟ بەڵێ وەڵڵاهی نازانم مامەستا گیان، ئەم حکوومەتە نازانێت نا لەسەر ئەم کەوکەبەیە یان لا لە ئەساس ئەم زەمانە یعنی ئیسلاحی ناکاتەوە،
فساد بفسادی گەورەتر، ئیجرام بە ئیجرامی گەورەتر و کەسێکی فەساد دەکرد ئەڵێن ئەمە تاوانبارە، ئەمە چیرۆستە، ئەمە نازانم چییە، دەکەتە لە سژنەکەوە دەقوتێ ئیهانە دەکاتەوە. یعنی بەدەخەوە موظفەکەی یعنی موظفی ئەم هەرێمە ئەوەی ئەو حکومەتی ڕعایەتی حکومەتی دەکات، نە حکومەت ڕعایەتی موظفەکەی دەکەتەوە. بەڵێ 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 دەست خۆش کاک مەحموود، زۆر سپاس بۆ پەیوەندێکت. سەرکەوتوبی ئەچمە لای هەناخان لە کۆیەوە. سلام لێ کاک مەحموود. سڵاوی خوا لە تۆ هەناخان. باش کاک مەحموود. باشی هەناخان، سپاس دەکەم، مەمنونم. زۆر سپاس دەکەم. فەرموو هەناخان. کاک مەحموود وەزیری خوشکردنەوە سڵاوی هەیە بۆت. زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ خانەوادەی بەڕێزتان، بۆ خوشی بەڕێزت، بۆ هەموو لایەکتان. ئەو لەبەر خوێندنەکەی لەتاندا بڕاوە، چەندە ئەگەر ئیمتحانە بێت لە ئەگەی لە بەرنامەکانتان هەیە، بەڵام لەبەر خوێندنی لەتاندا بڕاوە. زۆر سڵاوی هەیە بۆت و حەزم کرد پێ بێنم. زۆر سپاس. بەڵێ لەبەرکردنەوەی فەرمانبەران ڕازی داوە لەبەر بەرژەوەندی شەخسی و حیزبی. بەڵێ بەرژەوەندی شەخسی و حیزبی. بەرژەوەندەکان هیچ چێە؟ حیزبی دەسەڵاتە یاخود تاکە کەسیە بڵین؟ لە بنەماڵی بارزانی و ئاڵەبانی بۆ وانە تەڵەن بۆ بەرپرسەکانی نزیکتانیان ئەمن لە ئەوی وانە لە سەتا شۆتی داهاتی نەوت هەر ناگەڕێتەوە وەزارەتی دارایی، ئەو هەموو ئۆزارهێنا داهاتی ناوخۆمان هەیە، داهاتی خاڵستنەوەی ئەو هەموو داهاتە نیوەی دیار نامێنێ، ئەو هەموو بێزگە هەموو شتەکان وردەکاریەکان باز ناکەم چای لە بەرکردنی فەرمانبەرانە بکەمە پارەیە حکوومەت بۆ خۆیان دەیبان باشە لە بەرزکردنەوە. بەڵام بۆ دامەزراندن لە کاتێکاوەن دامەزراندن نیە، بەڵام لەم 1-2 ساڵی ڕابردوو کتە بەرپرس هەیە دامەزراوە کراوە بە هەمیشەی. بۆچی؟ لەبەر ئەوەی باوکی ئەندامی سەرکردایەتیەکێک لە حیزبەکانە. ئەو هەموو نادادیە، ئەو هەموو نادادی و زوڵمە تاکەی لەو کوردستانەدا دەرکەی دادگاکان کراوەیە. بەڵێ بەڵام ناتوانانی یعنی مافی خۆت وەرناگیری، مافی خۆت وەرناگیری لەو دەرگانی دەرگاکانی سەربەخۆنیان هیچ شتێک لە کوردستانە. بەڵام من پێم وایە خەڵک هۆشیار ببتەوە. دووسێ ڕێگامان هەیە خەڵک بگرێتە بەرد و ئەو نادادی کۆتایی پێبێ. کاک مەحموودیان دەست خۆش بێ بۆ تەوەرەکە و سپاس دەکەم. زۆر سپاس هەناخان، دەست خۆش بێ بۆ پەیوەندێکە. زۆر خۆشحاڵ بووم، هیوای لەرساگی و سەلامەتیتان بۆ خوازم. چمە لای کاکدارە لە عەربەتەوە. کاکە گیان سەلام عەلیکم. عەلیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. کاکدارە برای باوشی من ئەزیزی من حەزەکەم پێم نەبڕی، ئەگەر پێو بڕێم بێدەنگ کە بۆی گوێ لێم بێ ئەوەی گوێمان لێگرێ مان تێ بکە. ئەزیزی من سەیری وڵاتێکی وەکو بەریتانیا کە لەوەتەی زەوی هەیە بنەماڵەیە، سەیری وڵاتێکی وەکو بەریتانیا کە لەوەتەی زەوی هەیە ئیمپراتۆری لە هندستان و بگرە لە یابان و لە زۆر شوێنی ترا هەیە. ئێستاش گوێم لێ بۆ لە ڕێ تەلەڤیزیۆنەوە ئەڵێ بەدەستێتی پەرلەمانی 75 وڵاتە وەشێنێتە خۆ بنەماڵەیە. کاکی من زۆر جار ئەڵێم خەڵک حسابە، من نمونەیەکە دێمێ بۆ میلەتەی خۆمان. ئەو ئەسڵەکە مەعاشینیە خۆبەخش پیا بووە، ئەمە غەڵەتە. ئەمە یەک. دوو فەڕاشێتێتە لای مدیرەکەی ئەڵێ جەنابی مدیر من ئاوا ئیشەکە بەشم کاراسانیم بۆ بکەین، جەنابی مدیر یارمەتیەیە، بەڵام فەڕاشەکەی تر ڕاگاتە ژوورۆ لە قوربانیان ئەگەر ئەو ناکە ئیشەکەی ئەوژەکەم نەکبەتێکە لەمەوە دەست پێکە. ئەمە ئەوە مروری ئاسایشێ پۆلیسی هێزی چەگار بەعام گلەیەکەکە فەوجێ گلەیەکە دوو فەوجی تێڵە ئێمە ئەیکەین. ئەمە خەڵەتە. خەڵک بە کاکە گیان دەسەڵاتی سەر و سەرچاو ئاو زمانی خۆمی وەکو من مسڵمانی ئاوە هەمانە، غازە هەمانە، وڵاتەکەمان باشە با پشتی یەگرین. بەڵام خەڵکەکە لە ناو خۆیان ملیەکتری یەشتێنێ ئەڵێ غاز گرانە، دەلامێت دەستێکەیە غاز ڕاکای خاتە سارەکەی و ڕاکەتەوە بۆ ماڵەوە وەڵاش نەکەس کورد دەستم کە و بەس سارەکە فەکەس وەستاوە. ئەمە خەڵەتە ئەبێ هەمووی پشتی یەک بگرە چاوی لێژ بێت. ئەمە لە قسەکەی من جواب بەمەوە. بەڵێ ناوەڵا دەست خۆش بێ کاکدارە. زۆر سپاس. پەلەمەکە باتەواویکەم بۆتە سەر قورئانن جا تۆ قورئان نابێ باسێ بەسەریان
أعوذ من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن المثل الدنيا كمثل القيامة صدق الله العظيم وتنمون الدنيا نمو قيامات متى هذه كافة نفسي واشا مواقع بلام خلق بشتي يقناق كاكا ما يروح أنا با نشق له والله نتوشق بخوي نشوين حيبا خوتي قرشوين بابا للري فيسبوك ولا ري تلفزيون وامروسيان ماني دسكر وقود متصالم وبيرشنيا عقلانة تيجين طبعا خلقك كلا قال يقبي آخر قسيشم أوي اشتيكا أقال منها باش ئاگام لێتە والله ئەگەر دەسەڵات چی ئەم لای چی ئەو لای هەچ کەسێکە چاک بێخینە سەرمان ئەم ئازادی هەمانە بە کۆڕە و دروست بوو ئەمە واقعا غەرب ئەوروپا وڵاتان سەیریان کردم کۆڕەوە وتیان باش شتێکیان بۆ بکەین ئەمە ئەوە خەڵکەکەش کاکە باشیان بوەستێنێ هەفتەیە خۆ تەڵاقی کەس ناکەوێ ئاونیە کارەبانی دەرتێ خواگەر مەجالم بی چینی تێگەرسوس ئاگا لە منە بەڵێ ئاگام لێتە چینی تێگەرسو دکتۆرەکانن ئەزیزی من ئەزانیم سروبەم دەرمانە بە عەمەلەمەی نووسە بۆی ورە گوناح دەگا کابرا داماوە بەشی دووەمی موهەندیسەکانن موهەندیسی کارەبا موهەندیسی ڕێگاوبانە کورە موهەندیسی خانووە ئەمانە چینی تێگەشتون ئەبێ ئەمانە هەڵوێستیانە بێ بەستە لەبێ هەڵوێستێ بێ مامۆستایەکی داما هەڵوێست لەمەوە دروست نابێ ئەزیزی من کەسە شیری کابراایکی دوکاندار ئەزانی شتەکە خراپە لە تاجرە گەورەکەی مەکڕا لوتی شتێنە بڵێ تۆ تاجری و هەوێک بۆ کراوە لە غۆفەی تیجارە شتێنی لە ئێرانە لە دووبەیە لە هەر شوێنێکی ئەم زەوێ شتی باش بێنە کاکە وڵاتان خراپن بۆ نمونە ئیتاڵیا وەرگرە وڵاتێکەس بۆ شتی هەیە قیامەتیان سەفرە بەڵام جەنابە لە مەتار کە سوارە بی تەفتیشت دەکەن شتی عادیوە کەسپارێ پێبێن نایەڵێ بیبێتەوە بۆ وڵاتەکەی خۆ دەڵێ وڵاتەکەمان نەشتێ بەڵام ئەمانە چەند شتەکانیان بۆ ماوەیە پارەمان ڕۆی ڕۆحمان ڕۆی عەقڵمان ڕۆی کورە ئازادی وان نەبێ ئازادی وان ناچێتە سەر تیژی من دەست خۆش بێ کاک دارایجان زۆر سپاس خوا ئاگادارت بێ کاک دارایجان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئەچمە لای مام حەسەن لە چەمچەماڵەوە مام حەسەن ببوورە تاخیر بوویت لا پەیوەندی وەرگرتنەکەمان تاخیر بووین فەرموو كاك محمود السلام عليكم. عليك السلام ورحمة الله مام حسن جان. والله كاك محمود براسي يقل يا خطاي حكومة جارية. بله. أنت يا شانك هيا يقل يا خطاي حكومة دنيا. خطاي شيء برا مام حسن. خطاي خلقه. خطاي خلقه. قشتي خطاي خلقه يقل يا قليما لحكومة دنيا. خلق ما بس دوية خلق تجيب كاباشا. والله من هذا سمشمال يما غاز كمال أو كومبانيا دانا غاز لقاد الكلام بلى ليلى غاز لبان مقال معملي غاز يا إشاكينا خلق بيدنا خلق هيجي دنا كأورو شيء من برنامج أنا أرتب ولا سمشمال هاتينا نأو هي نكاربا هي كاربا ما أنت أمبا بيوريجي كان بلى أو دانا و حتى يوارا خليكين دقة سبريتي هناك كشتوا آوي ويلن ما خلافة حموش شكان صورة بس والله خلق اشتي خلق خطاي خلقه خطاي عقبة الدنيا بله جماعاتي نفسي نفراتوا لسم شمال الشارع قولات سي نفراتوا يكسينات والآو هي الكهرباء هي حجتين يداري أنت وري آوي أنا مليون غرامي أكيد كاك تداولني أنا ما بس هو مليون غرام من بكري كردمناك باش مام حەسەن گیان دەست خۆش بێ ئەخوا بۆ پەیوەندەکەت زۆر سپاس لەش ساغ بێ ئەخوا ئەچمە کەلار لەوێەوە میسۆن وەرەگرم تەواوە ناوەکە بەڵێ کاک میسۆن بەڵێ فەرموو باشی بەڕێزم سپاس دەکەم کاک میسۆن بێ زەحمەت چاوەڕێگەمان لەسەر کۆمەڵگەی بڵێن مافی مەدەنیەکانە وایە لە بەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی بەڵێ بەڕێزم بەنسبەت خەڵکەوە بەنسبەتی حکوومەت خۆیەوە خەڵکی ئەمڕۆ لە هەر کاروبارێکە لە هەر دۆخێکدا بێ خەڵک هیچ باکێکی نییە ئەنج خەمخۆریێکی خۆی نییە سپیل لە خۆی ناکاتەوە تەنها ئەوەیە کە دایک گیان بۆ نمونە باوکی یارنە هەر کوڕی هەر کەسێکات تەنها بیر لە بەرژەوەندی تاگە شەخسی خۆیان نەکەنەوە ئەمەش وا ئاکا کە ئێمە بە هیچ ئەنجامێک نەگەین
بە هیچ خۆشگوزەرانێکی حاڵمان نەکەی باش و حکومت هەموو کارێکی ناشرین و قێزەونی بۆ خەڵک فراهەم کردووە تاوەکو گەنجەکانمان بەردەوام بن لەسەر ئەو کارناڕەوایانە کە ئەنجامی ئەدەن ڕۆژانە و حکومت هیچ دادگاییەک یان بۆ نمونە لێکدانەوەیکی دادگایی بۆ هیچ کەسێک ناکە تاوەکو خەڵک مەشغوڵ بێ بەم شتە خراپانەوە و بۆ خۆی هەل بقۆزێتەوە دزی و هەموو شتێکی ئەم خەڵکە بۆ خۆی بەرێ. بەڵێ کاک میسۆن جەنابەت فەرمانبەری یاخود کاسبی؟ وەڵا بەس کاسبم لێ بڵێ داوام و ئەو شانە هیچ شتێکمان نییە. بەڵێ بەڵێ لەش ساغ و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دەست خۆش بێخوا ئەچمە لای ئیاد لە هەولێرەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك إياد. كاك محمود باش تاوكم. باش كاك إياد جان سپاس دەکەم. كاك محمود دیارە ئەمە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان بە پلان خەڵکی دەسەوسێنێتەوە دەبێت لە لایەک تریشەوە خەڵکی پیلانی هەبێت بۆ ئەمە. یەکەمیشت پێشڕەوێک دابنێت چێ پێشڕەوی پێشڕەوی ئەو خەڵکە سەری دەشێواوە چێ پێشڕەوی ئەو خەڵکە دەکات چۆن پیلان دادەنرێ چی دەکرێت چی بکرێ و چێ ببێ بەڕابەر دوای ئەمە. بەڵام کەس نییە یعنی خەڵک سەری لێشێواوە کەس نییە خۆی بە جێگرەوەی ئەمانە ئەم دەسەڵاتداری ئێستا بزانێت. دایانەکانی ئۆپۆزیسیۆن وەکو خەوتووان لە هەموو وڵاتانی دنیا کاک محمود لە یەک شکستی حکومڕانی وڵات گۆڕانکاری بەسەردادێ لەم هەرێمی کوردستانە فەدان شکست هەیە ئۆپۆزیسیۆنەکان سوودی لێ نابینن هەم هەلانە ناقۆزنەوە ئۆپۆزیسیۆنەکان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کاک محمود من ڕێز و احترام هەیە بۆیان بۆتی دەتن دەبێت نەوت یان زلیکارێک نەوت بدەن بە خەڵکی فەقیر و هەژار بڕۆ لەگەڵ خەڵکی فەقیر و هەژارەکە دابنیشە بڵێ کاکە تو 30 ساڵە مافت دەخورێت تێی بگەینە چۆن داوای مافەکەی بکات تێی بگەینە چۆن حەقەکەی خۆی بسێنێ نەک تو خێری پێ بکەیت و بای 20 ڕۆژی بکات دوای 20 ڕۆژی تر هەمان تا دەست خەڵکێکی تر بێت. بۆیە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەم شێوازە ڕۆشتە تاکو ئێستا نابێت ئەم شێوازە فەیڕەو بکرێت دەبێت شێوازێکی شتر لەنوێدا بنرێت خەڵکی واعی بکرێتەوە خەڵکی وشار بکرێتەوە بڵێ کاکە ئێمە خێرت پێ ناکەین سیتی کە داوا لە خێرخواز ناکەی خێرت پێ بکە ئێمە داوات لێ دەکەین فێربی چۆن داوای حەقی خۆت دەکەی فێربی چۆن مافی خۆت مافت لای چێە لێی بسێنی ئەمە کۆدەنجیەکی گشتی دەوێت ئەم کۆدەنجیە لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان واعی بکرێتەوە مافەکانیان لای چێ داوا لەو بکەن کەسێکە بێ پێشەوایەتیان بکات کەسێکە بێ پێشڕەویان بکات بە خەڵکی سەردەشێوا ناکرێت کاکە خەڵکی کە ئەمڕۆ نەتی بۆ کاسبی سبەیەنان نییە بیخوا دووس بە هەڵدە کوتە سەری دەیگرن و فڕێک دەنەژوورەوە ئەوەندەی ماڵ و منداڵەکەی هەیەی لێ ناگەرن ئەوەش بگاوە دەستی ماڵ و منداڵەکەی بۆیە ئەمانە بە پیلان کراوە 30 ساڵە پیلان دادەنێن دژی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت ئەوانەی بێوێت گۆڕانکاری لەم دەسەڵاتە بکات ئەبێت پێشەوا و پیلانێک هەبێت بۆ گۆڕانکردن لەم دەسەڵاتە دەستان خۆش بێ سوپاس دەست خۆش بێ ئەخوا زۆر سوپاس بۆ پەیوەندەکەت خوا لەگەڵ کاک ئیاد ئەچمە لای باوکی محەممەد لە ڕانیەوە کاکە مەحموودی برامەوە کاتت باش هەموو کاتت باش باوکی محەممەد یا ڕەبی خوا لێت ڕازی بیبرایەکەی من ئامین ئەجمعین ئینشاءالله خوا لە تۆش ڕازی بێ ئامین یا ڕەبی ئامین یا ڕەبی کاکە مەحموودیان ئەو حکوومەتە بەڕێی من لەوە دەرچووە ئێمە ڕەخنەی لێ بگرین باوەڕ بکە کۆڵان بە کۆڵان بە دوای پارەدا دەگەڵێ کۆڵان بە کۆڵان بە دوای پارەدا دەگەڕێ تەمەشا دەکا خەیاتێکی فەقیر لە ماڵێ خۆی ئیشی دەکا ڕۆژانە ئەگەر 10,000 15,000 دەستکەوێ تەمەشا دەکەیت شوێن داوای پارەی ئەو لەوحە 15 بە 20یان لێ داوا کردێ کە لە دەرگای ماڵەکەی خۆی داوە براکەی من ئەو دەسەڵاتە لە بەرزکردنەوەی هاوڵاتیانی چی لە بەرزکردنەوەی هاوڵاتیان بژێوی لە بازار دروزەکە حرەکە دروزەکە خەڵک وەزەی چادەبیتن خەڵک فەرەحنای پێدادێتن ئەو حکوومەتە کاری ئەوە نییە براکەم ئەو حکوومەتە ئیش سوکاری ئەوەیە دەست دەبن لێف و بەتانی ماڵەکان ڕادەکات لەوەی پارەیە دەرینتن یعنی کەس نایە لە هەرێمی کوردستان لە مناڵەشی بچووک و هەتا پیرەکە و ئیختیارەکە نەزانی ئەو حکوومەتە دژە یعنی ڕەس الئەعمالی هەلویشی ناسی ئەو دەسەڵاتە دزی باشە معقولە خەڵک 31 دانە ساڵە لە قەیرانی کارەبایە واللهی مرۆڤی نیاندرتاڵ حکومڕانی ئەو هەرێمی کوردستانی کردا لە شەرمی خۆی کارەبا سادە بوو برام ئەوانە سمعەیان نییە نا ئەوانە شخصەتیان نییە ئەوانە کەرامەتیان نییە حەز دەکەم بزانن لۆ خۆیان
ئەگەر من بەڵێگەوە دەرم بختانیان پێ ناکەم ئەگەر یەکێک سن ئەو شخصیت و کەڕامەتی خۆی خۆش بووە ناهێڵە قەیرانێک سیگردانە ساڵ بەردەوام بچێشیتن لێ ئەوانە گوێیان لە هیچ نەماوە ئەوانە ئیعلانی حەرب لەگەر خەڵکی کوردی هەرێمی کوردستانی باشووریان کردیان یعنی عملیەکە ئەو هەیە بەڵام بە قسەوە نارێ خۆیان لە من دەکەنە شۆڕ و ژێر و نازانن چی ئەوە هەموو درۆ لەسەر سیناریۆ قسەی بەڵکی سەر ئاوە براکەی من پێویستە خەڵکی هەرێمی کوردستان هەڵوێستی هەبی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن دەست بخەنە ناو دەستی یەک و هەڵوێستە نەبی ئێمە ئەوەمانزانی دەسەڵات قەیران لە دوای قەیران دروست دەکات کێشە لە دوای کێشە دروست دەکات هیچ قەیرانێک چارەسەر ناکە ئاخر توخوا کاکە مەحموود جان یان ئێستا خەڵکی هەرێمی کوردستان لە هەموو ژێری بەحری نەوت و غازە توخوا ئەوانە چ بە ڕووی خۆیان دەرن چ بە مێژووی دەرن کە دەینووسنەوە خەڵک هەتا سەبەرمی لەک نەوتی وەرنەگرتیان ئەوانە یعنی وەرە ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت دەڕوا نەوت $9 باشە بە $30 بوو بە 35 و بە 40 و بە 45 قەیران بوو باشە ئێستاسی درۆیەشی مۆدێل 2022 خەڵک دەکەن برا قەیرانە کوڕە براکەی من یعنی ئەو خەفەتە ئێمەی کوشتیە یعنی دێ نوێنەری حیزب ئەندا پەرلەمانە درە قەیرانەیە کوڕ تۆزە تاریخ بۆوە یعنی درۆیە دوول لە ڕووی جەنابەت و بینەران حیوان پێت بڕوان ناکە نەگی ئینسان دەستەکانت خۆش بێ باوکی محەممەد لەوە دەرچووێت ڕخنیان لێ بگرێت زۆر سپاس ئێمە وەکو هاوڵاتی جەنابتان لەگەر دوو حیزبەکەی تر وەکو ئۆپۆزیسیۆن ئیشی نوێ بکەین بیر لەستی نوێ بکەینەوە ئەو دەسەڵاتە تەواو چیتر لەوە تەمەنی درێژتر نەبیکەن چکە بەڕاستی هاتوتە سەر بینە قاقامان باوەڕم پێ بکە ئێستا کە بچووکترین تەغییر ببیتن یعنی خەڵکی ئامادەیە بە هەموو شێوەک بیکە بەڵام ئەوەی کە ئۆپۆزیسیۆن هەر دەرێ بەمەدەنی بە هەڵبژاردن بە دەنگدان بە جادە بە شەقان بە خۆپیشادان بخوا کاکە مەحموود بۆ بزانم چەندین جار دووبارەمان کردەوە و چەندین قوربانیشماندا پێویستە ئەمن ئەوە دەنەسیحەتەی هەرسی ئەو حیزبەی ئۆپۆزیسیۆن دەکەم سیاسەتتان بگۆڕن ملت ئەوەی زانی کە دەسەڵات دزە خۆفرۆشە خاکفرۆشە گەندەڵە مافیایە شێری ماڵەوە و ڕێویش نە ماکەری دەرەوەنا برای من ئەوانە لەوە دەرچوویەمە ڕخنیانێکی قایم بێ لە ڕووی بینەران و بیسەران دەست خۆش بێ باشی محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی ئەسمەلای کاک عەبدولجەبار لە هەولێرەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله وبركاته. توفي أو تورد زانة ديركم. تورد زانة بزاده. بريزي كاك عبدولجەبار زۆر سپاس. والله هي من قناعتي خوم وزانم هم اسمان لازم زاني. فتاوري وين بن بيت كاتب نئسا ونصارت وندستاري كواتا أو حكومة ما دي تنجد ديناري برات فرمان برا. بله. تاورواني لناس بيتن. بەڵام تاوەڕوانی بێ دەکری ئێستاکە لەو دەخی حکوومەتی عێراقی برێتن لە غاز ما کردە 9,000 ئەو فۆری دەێری کاتە 9,000 هەر فۆری لەوەی بڵێ بەڵام لەبوو ئەوەی لەبەرکردنەوەی فەرمانبەران ئەمە قسەی محاڵە تاوەڕوانی بێ ناکرێت حکوومەتە تاوەڕوانی بێ لێ ناکرێتن 150 مۆزاگە لێ نەبڕی نایداتن ئەوە زمانی تێدا نییە. جوانە. دەستەکانت خۆش بە کاک عەبدولجەبار. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئێستا کە بەرنامەکە ڕاستەوخۆ و گازرێتەوە پەری دەریان نووسیوێتی هەتا بەرژەوەندی بەش کرابێت لە نێوان دەسەڵات هەرگیز پلەبەندی لە بەرزکردنەوەی پلە ناکرێت. ئاریا موسایی دەستخۆشیەکە سپاس دەکەین. کاک هەرێمی یوسف بەڵێ دەستخۆش بەس فەرمانبەر و مامۆستا ماوە پلەی بەرز بکرێتەوە پێویستی بە مانگرتنێکی گشتی هەیە تاکو دەیبەستن. کاک سالم شاتوانی نووسیوێتی خوات بێت موچەکەت بدەنێ. نازم نووری عەفو نەزیمە نووری نووسیوێتی دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ جەنابیشت. هەنیە عەبدوڵڵا دەستخۆشیەکە سوپاسێکەین. تالیب بێخێڵی نووسیوێتی چونکە کەیفێ خۆیە
زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان. کاک پۆڵا لە هەولێرە وەرەگرم. سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکانت. سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵا گیان. دەست خۆش تەوەرەکەت دەمەوێت لە چوارچێوەی تەوەرەکەت دەرنەچم بە خاڵێکی گرنگتر هەیە کاک محمودی گیانەکەم. سەرە ڕای ئەوەی لە بەرزکردنەوە وەستاوە کاک محمود. بەڵێ. دەمێکی تریشە لە خانەنشینەکانی ئەوەی ئێستا خانەنشین دەبی ساڵی داهاتوو خانەنشین دەکرێت. بەڵێ. چونکە ئەو لە بەرزکردنەوەی ناستە سەر موچە ئەساسیەکەی بنەڕەتیەکەی کەواتە لە کاتی خانەنشین موچە گشتیەکەشی کاریگەری دەبێت. ئەوە خاڵێکیان. بەڵێ. خاڵێکی تێگرای ساڵانە لە کوردستان نزیکەی 7,000 فەرمانبەر و موچەخۆر خانەنشین دەکرێن. ئێدە حکوومەتی هەرێم بۆ ئەوی تۆزێک متمانە بۆت بگەڕێتەوە لە کاتی خانەنشین کراوەکان موچەکانیان پاشەکەوت کراوەکانیان لە بەرزکردنەوەکانیشیان بۆ ببەستن بۆ ئەوی خەڵک مێدێکی بمێنێ نزیکەی 7,000 چونکە ئەوە کاریگەری دەبێ. خاڵێکی گرنگتر کاک محمود لەگەڵ کەناڵێکی بەڕێزی تریش پێشنیارم کرد بەڵێنیان داوە بابەتەکە بورژێنن هەر لەسەر ئەم بابەتەیە کاک محمود. وەرگرتنی پاکسەزەوی مافێکی ڕەوای فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆرانە. بەڵێ. تۆ دەزانی کاک محمود چەندان کەس ئێستاوە خانەنشین دەبن ژمارەی خاڵەکانیان بە منداڵەوە بە ساڵانی خزمەوەتەوە تا دوایی 1,000 زۆرە. تا ئێستا چاوەڕێی پاکسەزەویەکن پێیان بدرێ لەویش مەحروم کراون. دەسەڵاتداران ئەندام پەرلەمانەکان ڕاوێژکارەکانی دەوروبەری سەرۆکی حکوومەت ناکرێ. من دەتوانم باسی هەولێر بکەم ناکرێ ئەخات فەرمانبەرێک خانەنشین بکرێ خەون بە پاکسەزەویەک ببینێ کەسی ئەو زەویانە بدرێتەوە بەرهێنیان و بەرهێنانیش ئێستا بۆتە بەشێکی ئاشکرای تعریفکردن هیوادارن گیان لێبێ. چونکە هەر کەسێک بێ ڕاستی قسەکانم با بچی راپۆرت لە ڕۆژهەڵاتی هەولێر لە باکووری هەولێر راپۆرت بکە بزانە ئەو زەویانەی بەناوی وە بەرهێنانەوە درا خاوەن پرۆژەکان شوێن بۆ چیش بەکاردێ دەدرێتە عەرەبەکانی تکرید ڕوومادی لای مووسڵ کەواتە فەرمانبەران ئەو سەمە گەورەشیان لێ دەکرێت بە پلەی یاسای عراقی و هەموو یاسای دەوڵەتیەکان هەر خێزانێک بۆی هەیە شایستە زەوی تێ بدرێ و شوێنی نیشتە بێبوونی شایستەی پێ بدرێ. دەمەکە هەر ئەوە نییە. دۆوەرە فەرمانبەری هەولێر مامۆستای هەولێر بەبەر چاوت سەرڕایەوەی لە بەرزکردنەوە و موچەکەوت پاشەکەوتەکەت بەبەر چاوت پاشەزەویەکەی بۆ سەرخان کراوە بە یاسا بدرێتەوە بەرهێنان و بەبەر چاویشتەوە بدرێتە ئۆزەریەکان ڕوومادیەکان. آخر باسی چی بکەم؟ آخر من نامەوێت سوکایەتی بکەم چووکە لەوانە نیم بەڵام دەمەوێت بیان هەژێنم. آخر فەرمانبەرێک کوڕ و منداڵی گەورە بووە من کەسی وا دەناسم دەڵێ کوڕم گەورەیە تا ئێستا لە خانێکی بچووکم فەرمانبەرە ساڵی داهاتوو خانەنشین دەکرێت پاشەزەوی پێ نەدراوە دەڵێ خۆم بە تاوانبار دادنێم کە ناتوانم پاشەزەویەکم نییە سن بۆ منداڵەکانم بێنم. آخر بۆ تعریبی دەکەن بۆ لەسەر یەک دروشم هەولێر دەکەینە دووبەی ڕاستە کردانە دووبەی بەس بە عەگالەوە کردانە دووبەی. ڕێزم هەیە دووبارە دەستخۆشی لێ دەکەم کات. زۆر سپاس دەستخۆش بۆ پەیوەندێکت کاک پۆڵا. ئەچمە لای کاک فەرهاد لە سلێمانیەوە. السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله وبركاته كاك فەرهاد. خوا سلامتك والله من سێبینیەتم هەیە بە حقیقەت ئێمە هەموو کێشەکان ئەگەڕێنینەوە بۆ حکومەت بەڵام سەرەتا بێ مرۆڤ لە خۆیەوە دەست پێ بکات. بە حقیقەت کاک محمود خەڵکی کورد بەعام لە ئیسلام تۆزە دوورەوە کەوتووە تا حەدێک بڵێن بە تەواوەتی ئەگەر هەموو کێشەکان بگەڕێنەوە بۆ ئیسلام بکەینە حاکم و عادل ئەوە زۆربەی کێشەکانمان ڕوو لە بانشیەکە ڕوو لەوە ئاکاکە کێشەکانمان نمێنەیە. بە حقیقەت ئەگەر ئینسانی مسلمان بچێتە نوێژەوە و ئەڵاهو ئەکبەر دابەستێت و سوزدە بەرێ بۆ خوای گەورە ئەو کاتە بیر ئەکاتەوە کە لەلایەکەوە یەکتاپەرستیەکە و لەلایەکەوە نابێت دەنگدا بە بۆ حزبانێکی ئەلمانی یاخود دوور لە دین. کابرا هەیە نوێژەکە لەو لاوە ئەچێت دزیەکە خۆڵبڕینەکە هەڵەکان ناگەڕینەوە بۆ ئیسلام بەڵام هەڵەکان ئەگەڕینەوە بۆ ئەو زۆربەی بەناو مسلمانانەی ئەمڕۆ کە خۆیان کردووە بە کێشەوا و ئەمانەی
کە حکومە دەن لەبارەی ئیسلامەوە کەسی تا ئێستاکە بە بچووکترین دانپیانانیش دان بە علمانیەتی حیزبانیان نانن کە ئێستاکە دەسەڵاتدارن لەم هەرێمەیە و جمهوریەتی کوردستانیان بەدەستەوەیە. بەڵێ بەڵێ کاک فەرهاد. کاک محمود جان بەحەقەت ئەگەر ئێمە بە تەواوەتی ڕوو لە ئیسلام بکەین و بگەڕێنەوە بۆ ئیسلام و هەر باوچێک لە ماڵەوە دانیشە تربێتی مناڵەکەی بە دانیش ئەوەی کە فێری مناڵەکانی بکە کە بزانێ ئیسلام چۆنە پایەکانی ڕوکنەکانی بنچینەکانی هەر لەوانە بیانێرە بۆ دەرز و قورئان خوێندن و ئەم شتانە ئەو کاتە لە ئیسلام پێگا و دەبێتە هۆی ئەوەی کە نەوەیەکی پاک نەوەیەکی جوان نەوەیەکی چاک پەروەردە بێت تاوەکو بتوانێت لەمانە تێ بگا. بە حەقەت هەتا ئێستا باوکانی مناڵەکانمان لە ئیسلام تێنەگەشتون. کاگە بە حەقەت کاک محمود کورد بەڕاستی ئەم خەڵکی ئێستاگە ئیسلامی ناوێ فەرموو حزبێکی ئیسلامی لەسەر علمانیەکە سەرێکی ئەو هەموو فەرقی دەنگانەی بکە ئەوە بۆ خۆی بەڵگەیە لەسەر ئەوەی ملێتی کورد ئیسلامی ناوێ ئەوەی مشکلەکە. بەڵێ بەڵێ ئەو کاتە هەمویان بە تێگڕا ئەگەر مەبەستیان بێت لە چاکبوونەوەی ئەمە لە چاکبوونەوەی ئەم مەوزوعانە ئەو کاتە دەبێت هەمویان پێکەوە دەنگدەن بە کەسێکی ئەمانە ساریە دەنگدەن بە کەسە حزبێک کە سەری خەن لە پێناو خوای گەورە نەک تۆ دانیشی لە ڕووی پێشەوە نوێشکەیت و لەم لاوە بڵێ وەڵا بری علمانی ئەمە زۆر جیاوازە لێکەوە ئەمە هەموو دەرەتەوە بووی کە لە ئیسلام تێنەگەشتن. دەستە خۆش بێ ئاخۆ کاک فەرهاد زۆر سپاس. سپاسەکەم بۆ ئێوە دەستخۆشی لە بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتووبی. ئەچمە لای شێخ عومەر لە سلێمانیەوە. کاکە محمود سلام علیکم. عەلەیکە السلام و ڕەحمەت الله کاک شێخ عومەر. باشی کاکە محمود جان. بێوەی بیاخوا سپاس دەکەم. بەقوربانم شێخ عومەرم خزمی خۆ بەرابەر ماڵیم لە خزمەتام کاک شێخ. پەیوەندی پێوە بکەم. زۆر خۆشحاڵم سپاس دەکەم. قوربانێ زۆر خۆشحاڵم. زەمی ئەمانە بۆ چی بکەین بە دەرێو کابراوی خۆمان پشتیارەکەین و خۆمان لەگەڵیان نووسەمیان بگەین. بەڵێ وەڵڵاهی باوکم خەتای ئەوان نیە خەتای ئێمەیە. قەسەم بەخوا یەک زەڕە خەتای ئەوان نیە ئێمە بۆ خۆمان مارمان گەورە کردووە لە باخەڵی خۆمان شۆسای نەدەپێ. بەڵێ کاک شێخ عومەر گیان جەنابەت پیاوێکی کاسبیت و فەلاحیت و هەمیشە مەسەلەن بە ڕزقێکی حەڵاڵ بە ماندوێتی سەرشانی خۆت خانەوادە و ماڵ و مناڵ و کەسوکارت بەخێو کردووە. یعنی پێت وانییە مەسەلەن ئەوەی کە ئێستا لە دەسەڵاتایە پێویستە باشتر ئاور لە خەڵک بداتەوە باشتر خەمی خەڵکی بێ؟ کاکە محمود جان ئێمە کاکە محمود جان ئێمە تقریبەنەوە من تەمەنم بۆ 70 ساڵە لەگەڵ ئەمانە گەورە بووین لە هەوڵ تا آخر خۆ هەر زاڵم بوون. زاڵمی چی لەگەڵاوترێ؟ بەڵێ هیچی لەگەڵا ناوتێ بازۆ کات نەگەوە حەزگە پەیوەندی پێ من سوپاسی جەنابەت دەکەم بۆ پەیوەندەکەت کاک شێخ عومەر دەست خۆش بێ. جێگەی شکە بە تۆ دوگلەی بکە. من لە خزمەتی جەنابتام زۆر سپاس خۆشحاڵ بووم. خوا ئاگای لێ بێ خوا لەگەڵ بێ خوا حافیز بێ خوا. ئەچمە لای کاک ئیسماعیل لە کۆیەوە. السلام عليكم كاك محمود جان. عليك السلام ورحمة الله كاك. باش باشی شکر ساسی صحت باشا. سپاس دەکەم الحمد لله زۆر باش. دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم هیوادارم سەرکەوتوو بی لە خەڵک دەبێتەوە. دوعای خێرم پێویستە سپاس دەکەم. وای گەورە ئینشەڵا سەربەرزی ناو قیامەتت دەکا. کاک محمود خەتای ئەو دوو حکومەتە نییە. بەڵێ. خەتای میلەتە. میلەت. بەڵێ کاک محمود چونکە هەموومان لە دین دوورکەوتیتینەوە. باش. میلەتی کورد بەدووش لە خوای گەورە دەترسێ کاک محمود. یەکەم بە برسێتی دووەم بە ترس. بەڵێ. لە قسەی براگچکەی خۆتە؟ بەڵێ براگەوری فەرموو. بەڵێ چونکە هەمومان خراپین هەمومان لە مدیر دایرەکان زۆربەی ئەوەیە چی هەیە وەسلی بەتەڵ پڕ نەکاتەوە چی هەیە گەندەڵ و دژ نەبێ. یعنی ئەو معاشی خانە نشینی بە حرامی وەرنەگرێت چی هەیە زەمیری خۆی مرتاحکە دەوامە چ حەڵال بکە. بەڵێ. ئەتوو کاک محمود شارەکی وەک کۆیە بزانێت چەند جا بنەوە دەکرێت. بەڵێ کاک ئیسماعیل بەڵێ کاک ئیسماعیل باسیەوەت کردوتە چەند مدیر دائیرە هەیە مەسەلەن وەسڵ پڕ دەکاتەوە مەبەستە چی بوو لەو قسەیە؟ بەڵێ مدیر هەموو نەک لەسەری هەتا خوارێ هەمووی گەندەڵە. بەڵێ لەسەری هەتا خوارێ هەمیان لە خوار
سەرێ فێر بۆ خوارە جێبەجێ دەکا کاک محمود کاک محمود با ئێستا بێتە شەڕی ناوەخۆ شەڕی براکوژی قەسەم بەخوای گەورە قەسەم بەخوای گەورە بڵێ سەر لۆت و ئەو بڵێ ماڵ لۆت و قەسەم بەخوای گەورە زۆر 20,000 سەگدا دەڕوا خۆ بەخش شەڕیان لۆ دەکا بەس لۆ دزی بەڵێ کاک ئیسماعیل کاک محمود جان قەسەم بەخوای گەورە ئەدی نابینی لە فەیسبوک لە هەموو شت دەڵێ ئەمن با ئێستا فلان مەسوولێ بابم بکوژە بابی خۆم دەکوژم بەڵێ ئەی خەتای میلەت نییە خەتای حکومەت نییە کاک محمود جان با ئەمە لە ماڵی خۆمەوە تو خزمەتکاری توم هەیە پەروەردەیان کەم بەسەر شەرعی ئیسلام بڵێم ئەوە حەڵاڵە ئەوە حرامە دەبا ئەمە هەمومان خۆمان چاکەی کۆی گشتی میلەت بزانە حکومەت چا نادێ کاک محمود جان خۆ کاک محمود هیچ هەموو وڵاتی دنیا لە سەدام حوسێن نەدەترسا بەڵێ جوانە دەستەکانت خۆش بێ ئینسان کە ڕوو لە خوای گەورە بێ کە خوای گەورە بەتاکتێ ئێستا نمونە یەکی وەک جەنابەت دەبا خۆ لەو ئەندام پەرلەمانی هەڵبژێر بزانە بە نیوەی خەڵک دەنگت پێ دەدایانە نمونە هەتا ڕاستی خەڵک پێدا بەس کە بزانن گەندەڵ و دزی خەڵک هەموو لێ دەکشێتەوە بەس حەیف یەک شت هەیە کەسێک نییە ڕابەری ئەو میلەتە بکە چونکە ئەو میلەتە سەریێشەوەیە حتی حیزبەکی ئۆپۆزیسیۆن دروست دەبێ ڕێزم هەیە لەو یەک دوانێکیان خەڵک هەمووی دەنجی پێ دەدا 25 کورسی دەینێ دوای دەبتە خزمەتکاری فلان حیزب خەڵک وازی لێ دەینێ کورسێک ناینێ کاک ئیسماعیل ئەسلی کاندید بوون ئەسلی کاری پەرلەمانتاری وەزیری هەر پۆستێک هەر پلەیەکە خوای گەورە پێت دەبەخشێ یعنی تۆ ئەمڕۆ قورسە وەکو بۆ نمونە وەکو سەحابەیەک بی یان وەکو تابعیەک بی یان وەکو پیاوێک بیلۆ پیاوانەی کە بە دەوری پێغەمبەرەوە بوون صلی الله عليه وسلم بەڵام ئەکرێ وەکو خۆت فەرموود مەسەلەن وەکو ئەو مدیری دائیرەیە نەبی مەسەلەن وەستی بەتاڵ پڕ نەکەیەوە حەدی ئەقەل ئەندام پەرلەمانەکانمان هەیە وەندە کاک محمودیان 16 حیمای هەیە لە بەغدایە دەوام دەکا حیمایە پێنجان لەگە خۆی دەبە ئایا و پارە حەڵاڵە جوانە تێبینەکەت دەجێ پەرلەمانمان هەیە 6 حیمای هەیە قەسەم بەخوای گەورە ئایا 5 کەس لەگە خۆی دەبا ئەمە نمونە لە شاری کوێچەند ئەندام پەرلەمانێکمان هەیە هەمووی 15-20 کەسی مانجێ 100,000 داتێ مانجێ 1,300,000 ئایا حەڵاڵە ئەو شتە کاک محمود هەمووی نەک هەموو منتیقەکە ئەمە بەحری نەفت لەک نەمەیە بەحری نەفت ئەمن ئەوە 3 ساڵە نەفتم وەرنەگرتووە ڕاستە ئەوە بەحری نەفت لەک نەمنەیە هەموو دنیا نەفتی مە دەگاتە ئاخر قارە دەگاتە ئیسرائیل دەگاتە هەموو جێک هەندەی بۆڕێدانرێە قەسەم بەخوای دەستی سەرم لە بۆڕەکان دەکەی تەماشا ئەو بۆڕیانە دەکەی ئەمنی پێوە دەچێ دەوەڵای ئەمن لۆ خۆم نەفتم نییە دەستەکانت خۆش بکە خەمی خۆمی خەمی چەند کەسێکما کە ئێستاش کە دەنگدان دەبێ کاک محمود لۆ چەند کاک محمود چەند کەس کوژدا لەسەر دەنگدان لەسەر ئاڵە شەڕەپەڕۆ بەڵێ ڕاستە کاک محمود جان ئەو میلەتە مایتی بگاتە ئەو مستەوایە ڕێزم هەیە لۆ هەندێکی بەس ئەو میلەتە مایتی بگاتە ئەو پێشکەوتنی ئەو وڵاتانەکە ئێستا کارەبا گران دەبێت نمونە بە هەمووی مووی دەبخسێنێ خوای گەورە هیدایەتمان بدە ئینشاءالله گران دەبێت بە هەمووی بیبڕێ دەزانە کاک محمود جان تەماشای دەهێز کە لە ئەڵمانیا ئاگار لێبوو خەڵک نەیکرد حکوومەت سێقاتی هێرکەدا بەزان ئێستاش نەیان کڕی دەست خۆش خوای هیدایەتمان بدە ئینشاءالله بەس داواکارم لەو ئۆپۆزیسیۆنە یەک دوو حیزبیان داواکاریم لە هەموو خەڵک هەیە کۆی گشتی لە هەموو خەڵک داواکارم يعني يك بڕێی ئەو میلەتە بکە بۆ خوای کاک محمود ئەو میلەتە بێزگەر لە گەندەڵی دزی قەسەم بەخوای سەری لێ شێواوە چونکە هەرچی هەڵی دەبژێری هەندێک نەبێ هەرچی هەڵی دەبژێت لە کاتایەک ڕاست وەک دەکوژێتەوە وەک بڵۆ زۆر سپاس کاک ئیسماعیل گیان موفق بی برام سپاس بۆ پەیوەندیەکەت دەستەکانت خۆش بێ ئەچمە لای دیاری لە سلێمانیەوە کاک دیاری فەرموو کاک دیاری زۆر سپاس دەنگت بەرزکەیتەوە مەمنونە بم کاک دیاری جانی من فەرموو ئەلۆ بەڵێ جان گوێم لێتە جارێکم باشی ماوەسە جان زۆر سپاس چاوەکەم ئەزیزی تەوەرەکەتان لەسەر چی ماوەسە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران مامۆستا مابەستی هیچ شتێک نەکرد خوات کار لێ یەکەم ئەم بەرنامەم زۆر خۆشە یعنی ئێوە لای من زۆر بەڕێزن یعنی ئێوە لای من زۆر مقدسن یعنی شتێکی جوانن بەس مامۆستا کار لێ یەکەم یعنی هیچ نەماوانێتین هیچ نەماوانەیەوێن هیچ نەماوانەی کوتین یعنی ئەڵێ بیکتە و ساوەری و بیکتە هیچ نەما تکاتان لێ یەکەم مامۆستا تکاتان لێ یەکەم ئەمانەی ئێمە کردمان ئەمانەی ئێمە
وتمان و ئێڵێنەوە و دووبارە ئێڵێنەوانێ ناکرێنەوان بەس من هەتاکو خوێن و سەر ئێسقان من لەگەڵ توام لەگەڵ ئەم بەرنامەیەم لەگەڵ ئێوەیەم لەگەڵ حەزب و دیموکراتە بۆ پەرلەمانەکە تام بەس وەڵی وەبیلایی نازانم چی بڵێم. بەڵێ کاک دیاری بڵێ پەیامەکەت گەیشت زۆر سپاس کاک دیاریجان زۆر پەیامەکەم گەیشت بەس بۆچە یەک دەقیقە مەجالم بیت فەرموو ئەزانی چۆنە ئەمە گاڵتە جاڕیە گاڵتە جاڕیەکە بەم خەڵکە وەڵی وەبیلایی ئاخۆڕی ئێمە ئاخۆڕی ئەم حەزبانە ئەزانی لەکوێیە لە هەولێرە دوور لە ڕێیەوە ینی ڕێزمێ بۆ احترامەنم وەکو ڕێزێک بۆ ئێوە ئاخۆڕێ وەکو گوێتیا خۆنەوانێ لە هەولێرە باشە بەڵام ینی بێتاقەت من تەواوی کرد تاکی باسی کارەبا و ئاو و نەوت و گاز و مەحاش و ئیتر کاکە جیان خانە نشین و ئەمە ئەوە بکەین ینی بێزار بووین بێزار کار لە یەکەم بۆ خاتری خوای تر بیوەستێ دەست خۆش کاک دیاری زۆر سپاس بۆ پەیوەندێکە سپاس دەکەم کۆتا پەیوەندی باوکی گەزەل لە هەولێرە وەرەگرم. السلام عليكم كاك محمودي بريز. وعليك السلام ورحمة الله وبركاته باوشي غزل. كاك محمود براسي من سائق تاكسيكم الأولير. بله. باصي وزراني خلشي هجار وسائق تاكسي كان وهم هجار كان دكم. بله. دبینی ئێستا مەقسەد پێرێکە بایشی 5,000 بەنزینم تێکردێ بای 20,000 میش کردێ 3 ڕۆژە سوڕایمەوە 15,000 زەرەر بووە بەداخەوە ئەو ڕۆکە 15,000 بەنزین تێکردیا بای 12 میش کردێ 3,000 خواوەچین ئەو وایە خواوەچین ئەو بەنزینەی بە تقریبا 700 دەماناتێ 690 هەر چڕێی دێ مەشینە ناڕوە دەرێت تەلەکتەرە باشە کاک باوکی گەزەل زاری دەداتێ خەڵک پارەی نییە لەولای کارەوە لەولای بەڕاستی خەڵک بێزارە بەڕاستی خەڵک ئاخی دەرەزەم فول بواتە سەر لەوی هاتیە وەزبەتەمای ئەو خوای گەورە ڕەحم بەو میلەتە بکاتن کەتینە بەدەستی پاشایەتی و مەلێکی خەمی مندارمانە خەمی خۆمان نیە ئەمە ڕۆیشن عومرێکمان ڕۆی کاک محمود گیان بەڵێ گیان بڵێ دەستەکانت خۆش بە باوکی گەزەل زۆر سپاس بەڵێ بە تاکید ئەوە جگاوەی کە تۆ بۆ بەنزینەکەش بە سەرە دەوەستی تەمان سڕێوە نییە هەر بە سڕەش وەری دەگریەوە 600 و والله سعاتێکی سڕە دەگری ئاتا ئەوەندە بەنزین دەداتێ سەڵ عادەکە بای 100,000 پێکە بەس دەبی سڕێ بگری بەنزینەکەش خراپە ئەوزەم نەتیشی لەسەر دەکا بەڵێ هەر گۆڕێ ئەو حکوومەتە بەس مەرەقی پارەیە مەرەقی هیچکەنیە بەس پارە کابرا خەباتی کردیا کابرا فەقیرە کابرا شۆڕشی کردیا ناخواوە مادەم فەقیری تەواو دەست خۆش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی گەزەل مۆفەق بیت خواگەدارت بێ یا ڕەبی بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست تەوەری ئەڵقەی ئەم جارەی دوانگەی خەڵکتان پێشەش کرا سپاس بۆ هاوکارانم سپاس کە بینەروبی سەرمان بوون تا ئەڵقەیەکی ترێن بەرنامەیە بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه